ئێمە بەڕاستی دوای ئەم هەڵبژاردنە کە ئەمە دەستی گرتی ماوەیەکی زۆرە دەستی گرتووی ئەم پاڵ هەڵبژاردننی عێراق ئێمە بەڕاستی ئەنگاوی جدی و ئەمە هاندەرێکی گەورەشمانە بێ ئەم نەتیجەیە کە ئێستا کۆمەڵی لایەتی هاندەرێکی گەورەمانە بێ بۆی کە بەڕاستی بەجددی و زۆر بە لێبڕاوەنە ئەو بە خۆداچوونەوەی بکەین لەسەرەوە بە خوارەوە یا لە خوارەوە بۆ سەرەوە چونکە ئێمە ئەندامانی خۆمان حەقیانە بەردەوام حەسکەن کۆمەڵ لەگەشا بێ دەنگی زۆڵاتر بێ تەمسیلێکی زیاتری نوێنەرایەتی خەڵکی کوردستان بکە هەم لە کوردستان و هەم لە عێراق و مناڵم خەلەلمان نییە خەلەلمان هەیە و ئێمە حیزبێکی سیاسین و ئێمە بەڕاستی ئێمە زۆر جار یەکێک لەو گرفتانەی هەمان بووە یەکێک لەو گرفتانەی هەمان بووە کە حەکیم کە وەکو کۆمەڵی داگەری کەم دەرامەتی بووە ینی کەم دەرامەتی وای کردووە بەڕاستی ئێمە زۆر جار زۆر گرفتی گەورە هاتوۆتە بەردەمی خۆمان و ئۆرگانەکانمان نەماتوانی و ئێمە وەکو پێویست تەدابیر ئیشی خۆمان بکەین و هەنگاوی گەورە بنین بۆ بەرەو پێشتنی ئۆرگانەکانی کۆمەڵ ئەجینا ئێمە ئیمکاناتی زۆرترمانە بێ هەنگاوی گەورەترەنین بەڕاستی کا حەکیم تەسەورم وایە بەڵێ ئەندامانی کۆمەڵ بێتاقەتن و حەزیان کردەوە کوتم کۆمەڵ زۆر لەمە زیاتر بێنێ بەڵام ئەمە کاتوتە پێشەوە بەڕاستی وەکوتم محەتەیەکە وێزگەیەکە بۆ بە خۆداچوونەوەیکی زیاتری خۆمان و تۆکمەکردنەوەی ڕێزەکانی کوردستان